پەرەسەندنی گیرۆدەبوون بە ماددە هۆشبەرەکان کارەساتێکی کۆمەڵایەتی. ڕاهەندەکانی گیرۆدەبوون بە ماددە هۆشبەرەکان لە ئێران بەردەوام ڕوو لە زیادبوونە. کۆماری ئیسلامی لەو ڕووەوە کە کۆمەڵگای تووشی گەلێک بەڵاو نەهامەتی کردووە ڕێگە نادات ئامارە ڕاستەقینەکانی ئەم دیاردەیە بڵاو بکرێتەوە. بە پێی ئامارە بڵاوکراوەکانی دەوڵەت لە مانگی بەفرامباری ساڵی 1403دا 4,400,000 کەس گیرۆدەبوو بە ماددە هۆشبەرەکان لە ئێران بوونی هەبووە. ناوەندی ئاماری ئێران کە ئەم ژمارەی ڕایگەیاندووە پێشبینی کردبوو کە ئەم ژمارەیە لە ساڵی 1404دا بە ڕێژەی 20% زیاد دەکات. بێگومان ئامارە ڕاستەقینەکان ژمارەی گیرۆدەبووان زۆر زیاتر لەمە نیشانەدەن، بەڵام تەنانەت لەم ئاستەشدا کارەساتێکی کۆمەڵایەتیە. یەکێک لە مەسەلە مەترسیدارەکان لە ئێران بریتیە لە دابەزینی تەمەنی گیرۆدەبووان. سەرچاوە پەیوەندیدارەکان لە ناو وڵات دەڵێن تەمەنی گیرۆدەبوون لە ئێران دابەزیوە بۆ 13 ساڵ و نزیکەی 1 ملیۆن کەس لە گیرۆدەبووان بە ماددە هۆشبەرەکان لە ژێر 19 ساڵدان. یەکێکی تر لە بابەتە جێگەی نیگەرانیەکان بریتیە لە پەنابردنی مرۆڤە بێهیوە و بێئاسۆکان، بە تایبەت گەنجان بۆ ماددە هۆشبەرە پێشەسازیەکانی وەک شوشە. شوشە مادەیەکی هۆشبەری مەترسیدارە کە لە ناوخۆی ئێران بەرهەم دێت. کارگاکانی بەرهەمهێنانی شوشە نەک تەنها ئەم مادەیە بە نرخی تا ڕادەیەک هەرزان بۆ بەکارهێنەران لە ناو وڵات بەرهەم دەهێنن، بەڵکو هەناردەی دەرەوەشی دەکەن. خاوەنانی ئەم کارگانە لەلایەن دەسەڵاتدارانەوە پشتیوانی ئەکرن. ئەوان بە پێدانی بەرتیلی گەورە بازرگانی جنایەتکارانەی خۆیان بەبێ هیچ گرفتێک ئەنجامەدەن. پسپۆران دەربارەی کاریگەریەکانی ماددەی هۆشبەری شوشە دەڵێن دوای چەند جارێک بەکارهێنانی شوشە کەسی بەکارهێنەر تووشی کۆمەڵە گوشاری دەرونی توندی چارە هەڵنەگر دەبێت کە تەنها لە ڕێگەی بەکارهێنانی ئەم مادەیەوە دەتوانێت ئەم گوشارانە کەمێک ئارام کاتەوە. لەوە بەدواوە ئیتر بەسەربردنی هەر چرکەیەک لە ژیان بەبێ بەکارهێنانی شوشە بۆ کەسی گیرۆدەبوو دەبێت بە کابوسێکی گەورە. بەبێ بەکارهێنان تەنانەت ناتوانێت قسە بکات، ناتوانێت ڕێگە بکات، ناتوانێت بخەوێت و تەنانەت ڕەنگە نەتوانێت زیندوش بمێنێتەوە. لەم ڕووەوە ناچارە بەکاری بهێنێت و هەرچی کاتیش تێپەڕ دەبێت خۆڕاگری ئەو بەرامبەر بە ماددەکان زیاتر دەبێت و ناچارە بێت زیاتر بەکار بهێنێت. هەرچی زیاتریش بەکاردەهێنێت کاتی لە ناوچوونی کۆتایی بەکارهێنەر نزیکتر دەکاتەوە. کۆمەری ئیسلامی بە شێوەی ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ لە بڵاوبوونەوەی ماددە هۆشبەرەکاندا ڕۆڵی چالاکی هەیە. ئەم ڕژیمە وەک حکوومەتێکی دیکتاتۆری، خزمەتکاری سیستەمی سەرمایەداری و هەروەها وەک گەورەترین خاوەنکار لە ئێران هۆکاری سەرەکی پەرەسەندنی بێکاری، هەژاری، نەبوونی ئەمنیەتی کۆمەڵایەتی، نەبوونی ئەمنیەتی سیاسی و بێهیوایی بەداهاتوو لە کۆمەلگایە و هەر ئەمانەش هۆکارە سەرەکیەکانی پەرەسەندنی گیرۆدەبوون بە ماددە هۆشبەرەکان لە ئێرانن. جگە لەمەش وەزارەتی ئیتلاعات و سوپای پاسداران لە مێش ساڵە خەریکی بازرگانی ماددە هۆشبەرەکانن. ئەم دوو دەستگا دەوڵەتیە هەم لە ئاسانکاری بۆ گواستنەوەی ماددە هۆشبەرەکان لە سنوورەکانی ڕۆژهەڵات بەرەو سنوورەکانی ڕۆژاوە و باشوور و هەم لە دابەشکردنی لە ناو وڵاتدا ڕۆڵیان هەیە. ڕۆڵی سوپا و وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم لە دابەشکردنی بەربڵاو و هەرزانی ماددە هۆشبەرەکان لە کوردستان زۆر بەرچاو و حاشا هەڵنەگرە. دەوڵەت بەنهێنی لە قەڵەمدانی ئاماری گیرۆدەبووان و بڵاو نەکردنەوەی بەکردەوە خەسارناسی ئەم دیاردەی ناممکن کردووە و دەکات، بەڵام لە هەمان کاتدا ناچارە لە ئاسی ناوخۆدا وا نیشان بدات کە گۆیا لە دژی ماددەی هۆشبەر و گیرۆدەبوونی پێی خەبا دەکات. ڕژیم هەروەها بەڕێگریکردن لە چالاکی ڕێکخراوە مەدەنیە سەربەخۆکانی دژی گیرۆدەبوون بە ماددە هۆشبەرەکان پرسی خەبات لە دژی گیرۆدەبوون بە ماددەی هۆشبەر لەگەڵ گرفت بەرەو ڕوو دەکات. کۆماری ئیسلامی کەسی گیرۆدەبوو نەک وەک قوربانی بارودۆخی کۆمەڵایەتی سیاسی و کەلتوری، بەڵکو وەک تاوانبارێک سەیرەکات. لەم ڕووەوە کە ڕژیم ناچار بووە ناوەنگەلێک بۆ چارەسەرکردنی گیرۆدەبووان دامە بمەزرێنێت، وەک زیندان بەڕێوەیان دەبات و دەبێتە هۆی هەڵاتنی ئەو گیرۆدەبوانەی کە دەیانەوێت واز لە بەکارهێنانی ماددەی هۆشبەر بێنن. ئەو بەشە لە گیرۆدەبوانیش کە بارودۆخی پۆلیسی ناوەندەکانی وازهێنان لە ماددەی هۆشبەر تەحمل دەکەن بە شێوەیەکی ڕێژەیی دوای 3 مانگ دیسان ڕوو لە ماددەی هۆشبەرەکەنەوە. هۆکاری ئەم کارەش ڕوونە. ئەو کەسانەی کە بەهۆی بێکاری، هەژاری، نەبوونی ئەمنیەتی کۆمەڵایەتی و سیاسی پەنایان بروەتە بەر ماددەی هۆشبەر
دوای ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم نەهامەتیانە سەر لە نوێ پەنا دەبنەوە بەر مادە هۆشبەرەکان. خەبات لە دژی گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر وەک بازرگانیەکی پرسوود بۆ گەورە قاچاقچیان و هەروەها وەک ئامرازێکی سەرکوت لە دەستی ڕژیمدا پەیوەستە بە خەبات لە دژی کۆماری ئیسلامی و ئەو سیستمەی کە لەلایەن ئەم ڕژیمەوە بەرگری لێکرێت. لەم ڕێگەیەدا دەبێت ڕژیم ناچار بکرێت لە بری بەکارهێنانی سامانی وڵات لە خزمەت بە سەرکوتی مادی و معنەوی خەڵک یان دزین و بەتاڵانبردنی ئەو سامانە لە پێناو باشترکردنی ژیانی خەڵکدا بەکار بهێنێت. خەبات لە دژی سەرمایەداری و خەبات لە دژی ڕژیم و لە پێناو باشترکردنی بارودۆخی ژیان لە زمرەی زنجیرە خەباتێکی لێک هەڵپێکراون. بەهێزکردنی ئەم خەباتە ئەتوانێت لە ناخی ئومێد بە گۆڕانی بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتیدا ئاسۆیەکی ڕوون بەڕووی جەماوەر و بە تایبەت گەنجاندا بکاتەوە. ئەوان لەسەر بەستێنی ئەم ئاسۆ ئومێد بەخشا زەمینەی ئەوەیان بۆ دەرەخسێت تا لە بری تەسلیم بوون بەرامبەر بە ناخۆشیەکان ڕێگای خەبات و لە ناوبردنی هۆکارەکانی گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر و نەک پێچەوانەکەی هەڵبژێرن.